سڵاتان لێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تۆری کتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە تەوەرێک دەکەین کە تایبەتە بە ئازادی ڕاگەیاندن و کاردانەوەکانی. دیارە بەنمونە ڕووداوەکانی ئەمڕۆی هەولێرمان بەنمونە وەرگرتووە لەسەر ئەم بابەتە بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە پاش بڵاوکردنەوەی ئەو بابەتەی گۆڤاری چرپە هەروەها کاردانەوەکانی یاخودگرتبوونەوە خۆپشاندانەکانی ئەمڕۆی هەولێرمان بەنمونە وەرگرتووە بۆ ئەوەی قسە لەسەر ئەم تەوەرە بکەم. بەڵام دیارە بەڕێزان لە ئێستادا پەخشی NRT ڕاگیراوە لە سەر تەلەڤیزیۆنەکان لە سەتەلایتەکان، بەڵام تەنها لەسەر تۆڕی ئینتەرنێت ئێمە پەخشمان هەیە. دەتوانن ئێوە گە بتوانن یاخود ئەگەر پەخشەکە ببین پەیوەندی کەن و پێش ئەوەی بچینە لای بەڕێزێک بۆ ئەوی قسە لەسەر ئەم تەوەرە بکەین. دیارە پێشنیۆڕۆی ئەمڕۆ بەدەیان هاوڵاتی لە شاری هەولێر ڕژانە سەر شەقام و لە دژی بڵاوکردنەوەی بابەتێک لە گۆڤاری چرپەدا کە گوایە بابەتەکە سوکایەتی بە ئاینی ئیسلام و خواوەند کردووە. لە بەردەم پەرلەمانی کوردستان دیارە خۆپشاندانێکیان ئەنجام داوە و دواتر پێکدادان لە نێوان خۆپشاندەران و هێزەکانی چالاکە مەدەنیەکاندا دروست بوو. هەژار ئەنوەر دیارە پەیامنێرمان لە هەولێر بە NRT ڕاگەیاند کە خۆپشاندەران داوا لە پەرلەمان دەکەن لێپرسینەوە لە نووسەری بابەتەکە و بەرپرسانی گۆڤارەکە بکرێت. هەروەها ئەوشی وت کە دواتر پێکدادان لە نێوان خۆپشاندەران و هێزەکانی چالاکە مەدەنیەکاندا ڕوویدا و بەهۆیەوە ژمارەی خۆپشاندەر و پۆلیسی چالاکە مەدەنیەکان بەهۆی دار و بەردەوە بریندار بوون. بەڵام تا ئێستا بەڕێزان بەرپرسانی تەندروستی هیچ زانیاریەکیان لەبارەی ژماری بریندارەکان و جۆری بریندارەکان ئاشکرا نەکردووە. هەروەها ئاماژە بۆ ئەو دەکەن کە خۆپشاندەران دەرگای دەرەوەی پەرلەمانیان شکاندووە و هەوڵیان داوە بچنە ناو بینای پەرلەمانەوە، بەڵام لەلایەن هێزەکانی چالاکە مەدەنیەکانەوە ڕێگریان لێکراوە. لە لایەکی ترەوە دیارە هەر لەسەر خۆپشاندانەکانی ئەمڕۆ بەڕێوەبەتی ئاسایشی هەولێر لە ڕێگەی کەناڵی NRTەوە ڕووکردنەوەیکی کورتی بڵاو کردەوە تێیدا ڕایگەیاند تا ئێستا هیچ هێزێکی ئاسایش ئەرکی بڵاوپێکردنی خۆپشاندەرانیان پێ نەست پێدراوە، بەڵکو هێزەکانی چالاکە مەدەنیەکان لە شوێنی خۆپشاندانەکە جێگی کراون و بڵاوە بۆ خۆپشاندەرانە دەکەن کە گوایە لە هەوڵی ئەوەدان توندوتیژی ئەنجام بدەن. بەڵێ هەر بە گوێرەی زانێرەکانی NRT هێزەکانی ئاسایشی ناوخۆ زۆربەی ئەو دەواازانە دادەخەن کە بەرەو پەرلەمانی کوردستان دەچن. هەروەها خۆپشاندەران بەرەو مزگەوتی سەواف پاشەکشیان کردووە. هەفتەی ڕابردوو دیارە گۆڤاری چرپە کە لە شاری هەولێر دەردەچێت بابەتی نووسەرێکی بڵاو کردەوە کە لە بنەڕەتدا بابەتەکە لەلایەن نووسەرەکەەوە لەسەر پیجی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوی کردوتەوە. کاردانەوەی توندی لێکەوتەوە بەهۆی ئەوەی کە گوایە بابەتەکە سوکایەتی بە ئاینی ئیسلام کردووە. دواتر دیارە سەرنووسەری گۆڤارەکە لەسەر سکاڵای داواکاری گشتی وەزارەتی ئەوقاف دەستگی کراروەها گۆڤارەکەش داخرا. هەر لە چوارچێوی کاردانەوەکانی ئەمڕۆدا بەڕێزان دیارە تا دەستپێکردنی ئەم بەرنامەیە سەرچاوەکانی هەواڵ باس لە سووتاندنی یانەیەکی مەی خواردنەوە دەکەن لە شاری هەولێر. ئەمە لەگەڵ ئەوەی کە لە ئێستادا پەخشی کەناڵی ئاسمانی NRT ڕاگیراوە، هەروەها پێش چەند پێمەوە پێش کاتژمێرێک پەخشی کەناڵی ئاسمانی سپێدەش داخرا بوو، ئەو کاتە ڕاگیرا بوو، بەڵام لە ئێستادا بەپێی زانێرەکان پەخشەکەیان کراوەتەوە. هیوادارم بتوانین زۆرترین پەیوەندی وەرگین بەهۆی ئەوەی کە پەخشمان ڕاگیرا، بەڵام لەسەر تۆڕی ئینتەرنێت دیارە پەخشەکە بەردەوامە دەتوانن بە دواداچوونکن و سەیری کەناڵەکە بکەن و پەیوەندەکانتان وەربگرین. بەڵام بەڕێزان پێشەوەی پەیوەندەکانتان وەربگرین، سامان فەوزی شارەزا لە یاسای ڕۆژنامەنووسی لە بەغداوە لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندایە. سڵاو لێ بێ کاک سامان. سڵاو لێوەش. زۆر سپاس کاک سامان. بابەتێکی لەم جۆرە بەم شێوەیە کاردانەوەی لێکەوتۆتەوە پێت وایە لە ڕووی یاساوە چۆن دەبێت مامەڵەی لەگەڵ بکرێت لە ڕووی یاساوە؟ بەڵێ بەر لەوەی وەڵامی پرسیارەکە بەمەوە من دوێنێ لە بەها بووم ئەمڕۆ لە سلێمانیم هەر بۆەوەی وردین لە قسەکان. بابەتێک دیارەمە یەکەم جار نییە بابەتی ئاوا لە ڕۆژنامەگەری کوردیە و ڕۆژنامەگەری دیکەی وڵاتانی دیکەش بڵاو دەبێتەوە و یەکەمین جاریش نییە کە خۆپشاندانیش دەکرێت. ساڵی 2001 دش بە ئەو وێنە کاریکاتێریانەی کە لە ڕۆژنامەیەکی نەرویجی و دانیمارکی بڵاوکرایەوە لەسەر پێغەمبەر جارێک کە خۆپشاندان لە زۆربەی پایتەختی وڵاتی ئیسلامیەکان لە نێوی شانە هەولێر و هەولێر ئەنجام درا. ئەوە جارێکی کە لەسەر ئەو جۆرە بابەتانە خۆپشاندان ئەنجام دەدرێت. ئەوەی کە پێویستە بوترێت لە ڕووی یاساییەوە یاسا مامەڵەی لەگەڵ ئەو جۆرە بابەتانە کردووە، چه یاسای سزادانی عێراقی کە تاوەکو ئێستا لە دەروی هەرێمی کوردستان جێبەجێ دەبێت لە مادە 372 خۆیدا دەڵێ هەر کەسێک سوکایەتی بە ئاین و بە سیمبولەکانی ئاین بکە، بە ڕەمزەکانی ئاین کە ئەوە سزا دەدرێت بە حەبس،
کە لە 3 ساڵ زیاتر نەبێ واتە لە 3 مانگەوە دەست پێ دەکات تاوەکو 3 ساڵ عقوبەی هەیە و جگە لە غرامەیەکیش خۆگەر بێت و سوکایەتەکە بۆ سەر خودی خوا بێت بۆ سەر ناوی خوا بێ ئەوە سزاکەی تونتر دەبێتە حەبس کە لە ساڵێک بە هیچ وەرە کەمتر نەبێت 3 ساڵ زیاتر دەبێت واتە و کاتە حاکەم نابێت لە ساڵێک کەمتر ئەو کەسە سزا باکە سوکایەتی بە ناوی خوا و یاخۆ بەخوا کردووە ئەمە لە یاسای سزادانی عێراقی کە تاوەکو ئێستاکە لە دەروی هەرێمی کوردستان جێبەجێ دەبێت بەڵام لە یاسای ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان کە دیارە بۆ ڕانکاری بە سەسەر یاسای سزادانی عێراقی کردووە لە ڕووی سزاکانەوە سزاکەی کردووە بە غرامە و حەبسەکەی لابردووە نووسەری بابەتەکە و سەر نووسەری گۆڤارەکە بە سزایەک سزا دەدرێن ئەگەر سوکاتیان بە ئاین و ڕەمزەکانی ئاین کردێن کە بریتە لە ملیۆنێک دینار بۆ 5 ملیۆن دینار غرامە و خودی گۆڤارەکەش بە 5 ملیۆن دینار تا 20 ملیۆن دینار واتە ئەو بینە بە ئارەزووی حاکمە بەڵێ کاک سامان وڵاتی تەقدیری حاکمە کە 5 یا 15 یان 10 تا دەگات ئەو ئازادە لەوە کە سزای ئەو گۆڤارە بدا ئەمە لە حاڵەتێکە ئەگەر بابەتەکە سوکاتی بێت ئەگەر بابەتەکە جنێ و ئامێز بێت ئەگەر بابەتەکە بابەتێکی جدی نەبێت. سامان کاک سامان دیارە پێشوی پرسیارەکەی خۆمان بکەین حەزەکەم بە ئاماژە بکەم بە ڕێزان دیارە بەهۆی تەشویشەوە پەخشی کەناڵەکەمان ڕاگیرە بەڵام لەسەر تۆڕی ئینتەرنێت دەتوانن بەنامەکانمان یاخود پەخشی کەناڵەکەمان ببینن بە کاک سامان دوبارە دەگەڕین لە جەنابەت لە ئێستادا پێت وایە بۆ یاسا نەیتوانیوە کارە یاسایەکانی خۆی بەرامبەر بە جۆری ئاوا بابەتی ئاوا بکە بەڵام دەرگا دەکرێتەوە بۆ خۆپشاندەران یاخود بۆ هاوڵاتیان کە بێ ناڕزای دەربڕن بۆ تا ئێستا خەڵک پێت وایە خەڵک متمانە بە یاسا نەماوە یاسا نەیتوانیوە ئەم دۆسیانە ئەم بابەتانە چارەسەر بکە یەکلایی بکاتەوە بۆیە ئاوا دەبینین کاردانەوەکان دێنە سەر شەقامەکان ئەمە ڕەنگێ هۆکارێ بێت کە بەڕێزت باسی لێوە دەکەی لە ناوە پرسیارەکەتا هەیە لە ڕابردوودا داواکاری گشتی لەو ڕۆ بەکاری خۆی هەڵنەساوە بینیمانە هەندێک لە جارەکان تاکوتەرە ساڵانە جارێک یان 2 جار داواکاری گشتی ساڵای بەرز کردوێتەوە لەسەر گۆڤار و ڕۆژنامانەی کە سوکایەتیە بە ئاینیا خۆت بابەتی سێرفی بەڵاو کردوێتەوە بەل لە چەند ساڵە بینیمان لەسەر کتێبێکی دکتۆر فەرات فیرباڵ بەناوی سوڵتانە عوسمانیەکان سکاڵای بەرز کردووە کە گوایە هەندێک وێنەی سێکسیتیایە بەڵام لە ڕاستیدا بەپێی یاسای چاپەمەنی عێراقی و بەپێی یاسای چاپەمەنی هەرێمی کوردستانیش ئەوەی لە ڕابردوودا هەبووە تا ئێستا بەشێکی کاری پێ دەکرێت لە 93 پەرلەمانی کوردستان دەری کردووە وا پێویستەکە هەموو ڕۆژنامە و گۆڤارێک 2 نسخە لێبنێرێ بۆ داواکاری گشتی یا هیچ دەبێت داواکاری گشتی لە لای خۆیانەوە کەسێکیان چەند کەسێک تەرخانکەن بۆ متابعکردنی ئەو بابەتانە لەبەرەوەی لەو جۆرە کێشانەدا کێشەی وێنەی سێکسیان کێشەی بابەتی جینە و ئامێز و سوکاتیکردن بە ئاین کەسێکی دیاریکراو ناتوانێت سکاڵا بەرزکاتەوە ناتوانێت بێتە لایەنێکی سکاڵاکە پێویستە دەوڵەت ببێتە لایەنێکی سکاڵاکە بەڵام دەکرێت کەسێک یان ڕێکخراوێک یان حیزبێک داوا لە داواکاری گشتی بکە داواکاری گشتی دەبێت لایەنێکی سکاڵاکە بکات لەبەرەوەی لە مەسەلەی دینە کەسێک ناتوانێت خۆی بکات بە وەکیل لە کاتێکە هەمووان بەرپرسن و داواکاری گشتی بەرپرسە لە پاراستنی ئەو بابەتە دیارە داواکاری گشتیش کە دێت نایڵێ ئەم سکاڵا بەرز دەکاتەوە یان کاتێک کە یاسا بازەوە دەکات نابێت سوکاتی بەخوا و بە ئاین و بەوانە بکرێ لە ڕاستیە تەنها لەبەر ئاینەکە نییە لەبەر بارودۆخی ئەمنی شارەکەی لەبەر ئاسایشی وڵاتەکەی بەڵێ کاک سامان ببوورە دیارە پێش جنێ و بەخۆیان بدێنێت بە ئاین و بە خوا پێغەمبەرەکەیان بۆیە دەبێت زۆر وریا مامەڵە لەگەڵ بابەتە بکەین لە ڕابردوودا لە مەسەر کێشەی ئاوا کەوتوەتەوە کە سوکاتی بە ئاین کراوە چەندین کەس بە چەقۆکیانیان دەرچووە لە کاتی خۆپیشاندانەکان و کێشەی لە نێوان قوتیەکان و موسڵمانەکان لە ئێستاشدا لە ڕابردوو شاوسێمان کردووە پێویستە هەم نووسەران هەم گۆڤارەکان مامەڵەیەکی زۆر حەزەرانە وردیانان لەگەڵ بابەتە بکەن بەڵێ ڕەخنەگرتن لە ئاین کارێکە یاسا ڕێگەی پیاوە بەڵام ڕەخنەگرتن مانای جنێودان و سوکایەتیکردن و کردنەوەی ڕقتینە نییە بەرامبەر ئاینێک و بەرامبەر سمبولەکانی ئاین ئەو کاتە شە دروست دەبێ و ئەمنی شارەکە و ئاسایشی شار و وڵاتەکە تێگەچێت وەکو ئێستاکە لە بەداخەوە لە شاری هەولێردا دەبینی. بەڵێ کاک سامان دیارە ببوورە ئێمە پێش بەرنامەکە ڕێککەوتومی لەسەر چەند خولەکێکە جەنابەت قسەمان بۆ بکەی وەزانەوی زیاترمان بدەیتە لەسەر ئەم تەوەرە بەڵام هیوادارم ئەگەر بتوانانی بمێنیتەوە لەگەڵمانە لەبەر ڕاگررتنی پەخشی کەناڵەکە بەهۆی تەشویشەوە چەند پەیوەندیەک وەردەگرین دواتر دێنەوە لای جەنابەت بەڵێ هەڤاڵ لە دهۆک فەرموو کاک هەڤاڵ. زۆر سپاس کاک هەڤاڵ.
شبيلات مثلا خصوصا همشين بنجي تشتكي مدنية و بيشكتنا تشابجي بيشكتنا ولا تقدر كاريت نبو كريتنا ولا طيان باجر تشابجي نجوان هبليري تشيبوي كريتنا باجر نك تشابجي قبشان دانا بلا انجلين بنا تشتك خاطر كرنا كي قوارات تشبه شخاطر كرنا امشي قبشان دانا كن شريك جوان حضاري وهي رأي خود دروية كي بصرمان ام بصرمان تمثيل تشابجي هني بصرمان كان بتشابجي مكتالي بين وخارجي بين سيدا ڤڵ وەک تێدەبێژی دەبێت خۆپشاندان شتێکی مەدەنیە دەبێت بە شێوازێکی حەزاری بێت چەوە ئێمە ئاوا ڕوبەڕووی بابەتێکی ئاوا بینەوە ئەگەر سەرپێشیش بێ یاخود تەشیر بێ هێرشکردنە سەر هەر بابەتێک بێ ئێمە چۆن دەتوانین ناڕزایی خۆمان دەربڕین بەبێ ئەوەی بگاتە ئاستی توندوتیژی لەسەر شەقامەکان وەکو هاوڵاتیەک ڕای جەنابەت بشكل مجال تشديد في الشمالين الشمالين مفترض مثلا ملايتنا بدين بنا خاتجنا بدين وتلفزيون رجنا من السادة عثمان خينا بدارتين مفترض الجوار كده كسر بوغ كسر كتاب المكاتب شخص مثلا إذا تشجع بوغ جالت الشمالين هي أمشي أي بنتيش چارەسەری ئەوان بکەین پشتی چارەسەری شتی بکەین ئەمشیان بۆ وەکی گەلێک ڕۆژنامە نوێسەدبی یان گەلێک پێشەنگکردنی هەڵمێکردن خەلکێکدنە بلاز بۆ چتی بۆ ڕەبتر بچیت گەرم بیت ئەم بشین ئەولەویەتت خۆت دیارکەین نەک سەرئاخنەکێ ئەم چین شارێکی تێک دەین یان پۆلیسا بدەین نهێنە شدید هەیە گرنگترێشن بێ نادەولەوێتەن حکومەت شیایە بۆ بین حتا حدێک یعنی خەلکێکی سەدا بەت چاوبێژ یعنی مشغول كت هو تشديد بلا سباس لك استبداد صرمانة كتن شيء يوصل بالآباء ولا بلا سباس لك سباس صرمان آباء تاخذ بيوت كان مش يعني حتى حد الشيء يعني خالتين جي كتن عينك واخد باك ومشان يتغيرها وجمالية سادة عثمان كاين هاتي واخدها بشتهد كران وافتزام سادة كران صرمانة برا برخ الكلمات بدين بەڵێ کاکەڤاڵ زۆر سپاس دەکەین سپاس بۆ کاکەڤاڵ لە دهۆک بەڵێ سپاس بۆ کاکەڤاڵ لە دهۆک سروش لە ڕانیە سڵاو لێ بێ فەرموو بەڵێ سروش خان زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ سروش خان بەداخەوە دیارە پەیوەندیەکەی پچڕا بڵێ بەڕێزان دیارە قسەکردنمان لەسەر ئازادی ڕاگەیاندنەوە لەسەر ئەم بابەتەی گۆڤاری چرپە بوو کە کاردانەوەکان بەو شێوەی کە دەبینین لە هەولێری پایتەخت ئاوا کاردانەوەی بەرامبەر کرا کاردانەوەکان بۆچی گەشتە ئەو ئاستەی کە بەم شێوەیە کە دەیبینین لە کاتێک کاکەڤاڵ لە دهۆک باس لە خۆپشاندان دەکات دەڵێت خۆپشاندان شتێکی مەدەنیە و دەبێت بە شێوەیەکی شارستانی بێ دووبارە دەچینەوە لای کاک سامان فەوزی کە شارەزایە لە یاسای ڕۆژنامەنووسی دووبارە سڵاو لێ بێ کاک سامان ببوورە دیارەمە لە کاتی جەناب تەگرین بەهۆی ئەوەی کە تەشویش خراوەتە سەر پەخشی کەناڵەکەمان هەر لەسەر ئەمەش قسە بکەین کاک سامان پێت وایە تا ئێستا ئێمە تێنەگەیشتوین لە کاری ڕاگەیاندن بەو شێوەیە کە ئاوا تەشویش بخرێتە سەر کەناڵێک بەهۆی گواستنەوەی ڕووداوەکان كما بابا كمان ازادي روزنامه نووسی بە تەشویش خستنە سەر کەناڵی NRT ئەمە لە هیچ یاسایەکە ئاماژەی پێ نەدراوە لە هیچ یاسایەکە هەبێت تایبەت بێ بە ڕستنی کاری ڕاگەیاندن شتیوای تێدانە بە پێچەوانەوەکەی تێدایە ئەویشەوەیە لە یاسای ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان ئەوەی ساڵی 2010 مارە 35 دەڵێ هیچ کاتێک لەبەر هیچ هۆکارێک نابێ ڕۆژنامەگەری کە تەلەڤیزیۆنیش ڕۆژنامەگەری بێبینراوە نابێت دابخرێت ئەو دانانی تەشویش جۆرێکە لە داخستنی کاتی موقت کەم پێم وایە ئەمە تەواو پێچەوانەی یاسای ڕۆژنامەگەری هەرێمی کوردستانە و پێشەکردنێکی زەقی ئازادی ڕۆژنامەگەریە و خاڵێکی کێیە ئەمە دەچێتە ناو ئەو دۆکومنتی کە پێ دەوترێت دۆکومنتی ڕیزکردنی و پێشەرکاریانەی بەرامبەر ئازادی ڕۆژنامەگەری ئەنجامەدرێت. ئەم کەسە وەک دەوترێت ئەمە لە دەرەوەی هەرێمی کوردستان دەژی بەڵام لە یاسادا هاتووە کە حکمی غیابی بۆ کەسێک دەربچیان غەرامە بێتیان ئەو سزایی کە بە پێی مادەکانی یاساکەی کە
یاسای کاری ڕۆژنامەنووسیە لە هەرێمی کوردستان ئەم کەسە دەکرێت سزا بدرێت بەبێ ئەوەی کە لێرە بێ؟ جارێک پێش هەموو شتێک من دەبێ ئەوە بڵم جارێککە کە سزای حەبسکردن نەماوە بەڵێ سزای غیابی هەیە حکمی غیابی هەیە دەشێ حکومەکە دەبچێت بە غیابی و هەر کاتێکە و کەسە هاتەوە ناو هەرێمی کوردستان حکومەکەی بەسەرا تەطبیق کە بریتێ لە غەرامە بەڵام لەو تاوانانەی کە ناگەنە ئاستی جنایەت ناکرێت داواشی بکەیتەوە بۆ تەسلیم بوون ئەگەر لە دەروی وڵات بێ لە هەندێک تاوان کە حکومێکی غیابی دژ بە کەسێک دەرەچێت وەکو تاوانەکانی تیرۆر و مخدرات و ئەمانە دەشێت داوا لە وڵاتە بکەیت کە تەسلیمت کا بەڵام لەو جۆرە تاوانانی ڕۆژنامەگەری بۆ نییە بە هیچ جۆرە داوا لە وڵاتە بکەیت ئەو کەسە تەسلیم کا چ جایەکە کەسەکە هاوڵاتیشکان بێ خۆگە هاوڵاتی بێ یان جنسیە وڵاتی وەرگرت بێ لە جنسیە وڵاتێکی ئەوروپی وەرگری ئەوە بە هیچ جۆرە لە هیچ تاوانێکە بۆ نییە داوای تەسلیمکردنەوەی بکەی بەڵام بۆ هەیە لە تاوانە گەورەکان حکومەکەی ئێرە بنێری بۆ محکەمەی ئەوێ و لە محکەمەی ئەوەیە ئەگەر قەنەعەتیان بە ڕاست و ڕەوایی حکومەکە بێ بچێتە قاڵی تەنفیز ئەمە لە حکومی تاوانە گەورەکان ئەوەی پێدەوترێت جینایەت بەڵام لە تاوانێکی وەکو تاوانی ڕۆژنامەگەری کە بەپێی یاسا نەک ئەوەی کە لە دڵی خەڵکا هەیە بە گوێرەی یاسا تاوانێکی باڵێن جونحەیە لە توانای ئەجزا گەورەکان داناندێ بە هیچ جۆرێک ئەگەر جنسی ئەو وڵاتەشی وەرنەگرێت تۆ ناتوانانی داوای تەسلیمکردنەوەی ئەو نووسەرە بکەیت بەڵام دەبێت شتێکی کە بڵێم لە تاوانەکانی ڕۆژنامەگەری تەنها نووسەرەکە نییە بەرپرس لە هەمان کاتە سەرنووسەرەکەشە کە فلتەرە سەرنووسەر بە پێی یاسا ئەرکی ئەوەیە نێڵێ هەندێک بابەتی نەخوازا و یان کە لەگەڵ یاسادا ناگونجێ کاتەوە بۆیە لە یاسادانە فەڕانسیەکان و لێکۆڵەرەکانی فەڕانسا پێیان وایە تاوانباری یەکەم لە تاوانەکانی ڕۆژنامەنووسی ڕەنگە تەنها ڕۆژنامەنووسەکە نەبێ ئەوەندەی کە بریتێ سەرنووسەر چکە ڕۆژنامەنووس بابەتەکە دەنێرێ بەڵام تۆ دەتوانیت بڵاوی بکەیتەوە یان نا بۆیە ئەویش لەگەڵیا شەریکە بەڵام بە هیچ جۆرێک من لەگەڵ دووتیژی نیە لەگەڵ سزایەکی زیاتر لەوە نیم کە لە یاسای ڕۆژنامەگەری بۆی دیاریکراوە تەسەرنووسەرەکە بریتێ لە ساڵێک لە ملیۆنە دینار بۆ 5 ملیۆن و ڕۆژنامەکەش بریتێ لە 5 ملیۆن بۆ 20 ملیۆن و لە ڕابردووشدا بەڵێ کاک سامان ئەو دوو جۆرە سزایە لە یەک کاتە سەرنووسەر ڕۆژنامە لە یەک کاتە زیان چونکە دیارە سەرنووسەرەکەش کە ئەو غرامەیە دەدا لە گرفانی خۆی نادا لە گرفانی ڕۆژنامەکە. بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس بۆ کاک سامان فەوزی شارەزا لە یاسای ڕۆژنامەنووسی زۆر سپاس بۆ زانیاریەکان. بڵێ بەرەزان دیارە دووبارە ئێستا پەخشی کەناڵەکە دەستی پێکردەوە دەتوانن ئێستا پەیوەندیمان پێ بکەن و دیارە تەوری بەرنامەکە تایبەتە بە کاری ڕۆژنامەنووسی و کاردانەوەکانی و دیارە ڕووداوەکانی ئەمڕۆی هەولێری پایتەخت بە نمونەوە وەرگتووە بۆ ئەم تەوەرە کە قسەکردنە لەسەر بڵاوکردنەوەی گۆڤاری چرپە ئەو بابەتی کە بڵاوی کردەوە کە تایبەت بوو بە وەک باز دەکرێت تەشیری کردبوو یا خۆت هێرشی کرد بۆ سەر ئاینی ئیسلامی پیرۆز هەروەها لەسەر کاردانەوەکانی ئەمڕۆ کە کاک هەڤاڵ پەیوەندی کرد لە دهۆک پێی وایە کە ئەمە خۆپیشاندان دەکرێت یاخود دەبێت بە شێوەیەکی شارستانی و مەدەنی بێ. باگوێمان لە تێبینی کاک ئازاد بێ لە زاخۆ. فەرموو کاک ئازاد. بەڵێ کاک ئازاد سڵاو لێبێ فەرموو. سڵاو لێبێ سپاس دەکەم فەرموو. بەڕێز تو باسی یاساکی ئەوەندە تۆ ئەوەی یاسا چی بکات گۆڤارەکە نەداخرا بەڵێ سەرنووسەرەکەش دەستگیر کرا ئەمە خاڵی یەکەم ئەمەوەی ئەم بسیارە ئەم بەڕێزە بکە ئەوەی ئەچێ ئێستا ئەوەی ڕووداوەکانی هەولێر بوون باسی 2005 و نازانم چیەکە ئەمەوەی باسی ئێستا کە 2005 ئیتر ڕۆژ ئەمڕۆ 2015ە دومیش هو کاکە کەیس ئیسلامیەکان پێ ناو خۆپێشاندان هەموو خۆپێشاندانەکانیان بە سووتان و لێدان کوتای دێت بەڵێ و ئەوەی باس یاساکی زۆر یاسا کاکە یاسا جێگای خۆ بەڵام ئەمانەی کەشتیواکەن و بابەتی ئەوە بڵاوەکەن ئەوەی یاسا لەم وڵاتە بکەن بە یاری مناڵان و زۆر سپاس دەست ئەمەوێم ئەو پرسیارە ئارەتەی ئەم بەڕێزەی بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ کاک ئازاد لە زاخۆ. بەڵێ سروشت لە ڕانیە فەرموو سروشت خان. سروشت خان لە ڕانیە. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنی لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک دیارە دانا نێرژی دەڵێت ئەو بابەتی گۆڤاری چرپە سەرەتایەک بوو بۆ نووسینی بابەتی خراپتر لەسەر ئیسلام
بۆیە باشتر بوو خەڵکی هاتنە دەنگ هەروە وە خۆی دەڵێت سەردار حسێن دەڵێت گۆڤاری چرپە هەڵەی نەکردووە بەڵکو هەندێک وەک خۆی دەڵێت هەندێک کەسی نەخوێندەوار و ئیسلامیەکان وەک خۆی ئەڵێت کە هێشتا نازانن کوردی بخوێنەوە دەڵێت مانشێت و پێشەکی بابەتەکەی چرپیان نەخوێندێتەوە گەڵا ڕێزان دەڵێت دەستان خۆش بێ بەڕاستی شەرمە بۆ گۆڤاری چرپە کەشتی و نەوا ناشین بڵاو دەکاتەوە هەردی بورهان دەڵێت بۆ جارێکی تر سیناریۆکانی ناوی حزبێک هێناوە دەڵێت دەستی پێکردەوە کە کەوتۆتە تۆمەت بەخشینەوە لە بەرامبەر ئیسلامیەکان بەڵێ دەچین لای پەیوەندیەکی تر بیوار لە دهۆک سڵاو لێ بێ فەرموو برات حالا باشی زۆر سپاس دەکەم کاک بیوار دەستخۆشی بەرنامە دەست کرد زۆر سپاس دەکەم برا نسبت ئەربیلێ و ئەو کارە ئەم گەروێ هەندێ نینن و ئەو سەرنووسەرەی لە لای حکومەت هاتیە گرتن و ئەو جیادەدا خستن و ئەو مشکیلە و ئەو هۆسانا بید و نەخۆش و لەوسا و قەت حەسلاگم ئەم تشتە چێبن بلا سفاقی جان مزارەکە سلمیە جان گەندە ئارێشا و ئاژە و واجتا و ئەوەت بەرژەوەنیا مە کوردادانینە و کەیفا دژبرێن مەدەم بێ تۆ زۆر سوپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کاک عەزیز لە چەمشەماڵ فەرموو کاک عەزیز جوارتان باش زۆر سپاس دەکەم کاک عەزیز زۆر سپاس بەرنامەکەتان عەفو ئوستازگان لەسەر چی بوو بە زەبط تایبەتە بە ئازادی ڕۆژنامەنووسی و کاردانەوەکانی و ئەم ڕووداوانەی کە لەوێنەکانە دەبینی بە نمونە دەستان خۆش بێ پێشماوەی پاشی تەلەڤیزیۆنەکەتان نەبوو زۆرم پێ ناخۆش بوو زۆر خۆشحاڵم کە پشتەکەتانێتەوە زۆر سپاس دەکەم بەڵێ فەرموو من خۆم ئیسلامم نوێژەکەمەوەی نوێژ بە هەر خۆشمەوێ هیوای سەکەوتنی بووە خوازم بەس یەک ڕێیەکمێ من ڕێزمێ بۆ ڕێی خەڵک هەڵێم ڕۆژێک کە ئێمەی کورد لەم کوردستانێک کە ئێران بووم کوردیانێمە 50,000 قورعان لەلایە ژێر خاکەوە سوتا 50,000 مناڵی کورد لە ژێر خاکە سوتا ژنی حامیلە لە ژێر خاکە سوتا ئایا بۆ کەسە دەنگی نەکرد ئایا بۆ سعودیە دەنگی نەکرد ئێستا ئێمەی کوردخوا هەوایە ئازادیەکی داوە پێم وایە ئەمانەوەی بیبڕێت بەداخەوەس بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ لەسەر تۆری کۆمەڵاتی فەیسبوک ڕاوێژ کامەران دەڵێت ئەو بابەتە دەکرا بە ئاسانی لە ڕێگەی یاساوە چارەسەر بکرێت نەک بەو شێوەیە گەورە بکرێت بەداخەوە ئێستا چۆن کاتی خۆی ناچاریان کردین کەسێکی وەک ناوێکی هێناوە دەڵێت ئێستا ئەبێت دەرە چەند وشەیەکی نەشیایی بەکارهێناوە ناکرێت وەکو خۆیان بخوێنەوە بەڵێ بەرەزان هەر لە ڕووداوەکانی ئەمڕۆدا دیارە کامێرەمانی NRT بە ناوی ئیبراهیم عەدنان هێرشی کرایە سەر وە لە ئێستادا لە نەخۆشخانەیە بەهۆی ئەوەی کە هێرشی کرایە سەر بەڵێ عەبدولباری لە هەولێر سڵاو لێ بێ فەرموو السلام علیکم عەلەیکوم ئەسسەلام بەڵێ کاک عەبدولباری السلام علیکم عەلەیکوم ئەسسەلام کاک عەبدولباری پێشەشی دەمەوێت بۆ هەموو ئەو کەسانەی کە دژی مسلمانانن یان قسە دەکەن لەسەر گۆڤاری چرپە نەدە بۆ ئەو هاوانە بەڵکو زۆر شتێکی کەم کراوە بەرامبەر گۆڤاری چرپە کە داخرا و نووسەرەکە دەستگیر کرابە دەبا زۆر یعنی حکوومەتی هەرێم ژ بۆم کارە هەستا بە زیاتری جراحاتی لەگەر کردبان نەگەرەوە خەڵکەکە ئەوە توندوتیشی بەرامبەر خەڵکەکەی دەکەن بەڵکو گازی فرمێشکرێش تەقەیەکی زۆریان کردو لە شاری هەولێر خەڵکێکی زۆر بیندار کراوە داوای ڕێپێوانێکی هێمنانەیان کرد کە مۆڵەتیان پێ نەدان پاشان کە مامەسایانی ئاینی کڕبوونەوە دەبا ڕێپێوانەکەیان بە ئازادی و بەخۆشی پێدرابان دوای گۆڤاری چرپە شتێکی زۆر خراپی کرد بەرامبەر مسلمانان لە پێنجی خەڵکی کوردستان مسلمانە نەدەبا و شتێ بڵاو کاتەوە داوا لە حکوومەتی هەرێمیش دەکەین لە ڕێگەی ئینتەرپۆلەوە ئەو یعنی ئەو برادەرەی کە ئەو قسانەی نووسیوە لە دەرەوەی وڵات دەبی دەستگیر بکرێت و ئیجراعاتی لەگەڵ بکرێتن زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ بەختیار لە سلێمانی فەرموو کاک بەختیار زۆر سپاس کاک بەختیار دەستە خۆش بۆ تۆرە لە کاتێکی باش تاوتان بژات وەڵی بە بۆچوونی من ئەڵێم شتێکی چاکیان کردووە و خەڵکەکە دەدەگا بە خۆپیشاندان باشە بۆ ئێمە نابێنین زنێ و بە سەرکردەیەک بن ئێرە ئیدامانەکەنیا ئەمان کوژنیا لە زیندانەکانی خۆیانە ئەوەی کە ئەیانە بە تایبەتی هەرێکی دەستگایشتیەیە دوای مەیتەکەمان فڕێن بۆ ناوێنین قسەکەین باشە ئاسەسەردێرە ئازادیەیە کردنەوە بە خۆ پێغەڵەکەی بەڵاو بۆ چوونی من هەست کەسێ دیفاع لە خوا نەکات دیفاع لە حەز و شەرەفی خۆشی ناکات کاک بەختیار بەنیازین بکەین بەڵێ کاک بەختیار ئەوەی باز دەکرێت ئێستا هەندێک لە بەشدار بووان کاک هەڤاڵ لە دهۆک باس لە یاسا دەکەن پێت وایە ئەم خۆپشاندانانی کە دەیبینین ئەم کاردانەوانە بەرامبەر بە بابەتێکی ئاوە
ئەمە ئەومان پێڵێ کە خەڵک متمانەی بە یاسانیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بۆ یەکلایکردنەوەی ئەم بابەتانە والله کاکە جان یاسا لە هەرێمی کوردستانە بە هیچ شێوەیەک نییە درۆکە ئەوەی سەردەشی کوچ هەموو کەسێک ئەزانێت چێیە یاساکەی کووە بەڵێ سپاس بۆ کاک بەختیار لە سلێمانی باوکی ئیلاف لە بادینان چاوانی باشی زۆر سپاس دەکەم باوکی ئیلاف فەرموو وڵی سەباز بەو کێشەیە بەبیتن ئەوانە کێشەکە وها گەورە نەکەن چونکە کێشەکاندا پێکدان و ئەوها چارەسەر نابن دەبی هەموو توش بە یاسا چارەسەر بکرێت باوەڕ کە کوردستان یاسایەکی باشی هەیە و دەتوانیتن هەمووشت حەل بکات دەست هەموو توش بە لەحزەیەکی مە دەبیتن وقت هەبیت وقت نابیتن هەموو توش بە لەحزەیەکی چارەسەر بکرێتن دەبەرەندێ پێویستە جەمعی هەمە نبنا تقدر يعني تستفاضى الدنيا عمود تشتي تقدر دار وبار او اشتنا مو تقدر بيسي باو تشتنا كرن وانيا بله طبعا دوام خلقی کردستان هموی هيا ك اگر خوبیشانانی بکرد خوبیشانانه کی هملانه نتوندو تجیله بکرد تا برین دار و کشتنی و کی همون طالبانیا اجا لبرن دوام لخمه خلقی کردستان هيا ك خوبیشانانی منانه یا که مولت وار بگیرن و لبر او یا سفاراتی بیتون خلاص بەڵێ سپاس بە باوکی ئیلاف لە بادینان گەرمیان تاڵەبانی دەڵێت ڕاستە بابەتەکەی چرپە پێویستی بە کاردانەوە هەبوو بەڵام من دەڵێم ئازادی لە ڕاگەیاندنەکان بەدی نەدەکرا هەر ڕاگەیاندنیەک ئەوەندە ئازادانە جوابی بایەوە کە حەزبەکەی خۆی بەدڵی بێت و دەڵێت ڕاگەانی ئازادیش ڕاگەانی ئازادیش دەگمەنن بۆیە من دەڵێم کاردانەوەکان ئەگەر ئازاد بوونایە ئەو هەموو ڕووداوە لە هەولێری پایتەخت نەدەکەوتەوە هەروەها ئەدیب کەتەلۆنی تەنها دەڵێت ئەمە درۆی لایەنێکی سیاسیەکە ناوی لایەنەکەشی هێناوە ئەمە ناکرێت وەکو خۆی بڵێن بەڵێ بەشیر لە دهۆک فەرموو کاک بەشیر زۆر سپاس کاک بەشیر زۆر سپاس دەکەم تندی داره گری داره کم تندی داره وی حزبای گرتو کم حزبای گرتو تمام برابر کاک بەشیر با ناوی هیچ لایەنێک نهێنیت کاک بەشیر با لەسەر کاردان کاک بەشیر کاک بەشیر لەسەر کاردانەوەکان قسە بکەین لەسەر ئەو گردونەوەکانی ئەمڕۆی هەولێر قسەکەن بەڵام بەبێ ناوی لایەنەکان بێنین فەرموو کاک بەشیر بەڵێ فەرموو ولا ما أبغى شبي ولا أبغى مجرم أنا ما أبغى دكتاتور أنا أبغى حميد ستة كنابي بكسر بابا كي خرب كي أبغى أقول خرب كي ما كي خرب كي كاك بشير شيء أنا أفكر مريا خاليا بلاريا بفاميليا أبغى تجي كي جيادة تجي كي جيادة تجي كي تجي جيادة بەڵێ سپاس دەکەن سپاس بۆ کاک بەشیر لە دهۆکی وادارین ئازان لە پەیوەندەکانتانە ناوی لایەنەکان نەهێنن و هێرش نەکەینە سەر هیچ کەسێک بۆ ئەوی بابەتیان لەسەر تەورەکە قسە بکەین دیارە لە پەیوەندەکانەوە ئازادن چۆن قسە دەکەن بەڵام هیوادارم ناوی کەس نەهێنین و تەشیر بە کەس نەکەین و چانێک و بێگومان پەیوەندەکانتان وەردەگرین بەڵام بەرەزان بەردەوامی لەگەڵتان ئەدیب کەتەلۆنی دەڵێت ئێوە بەس درۆ نەبێ هیچ لە بارتاندا نییە نازانم ئێمە تەنها ڕووداوەکەمان گواستۆتەوە تەنها ئێوە قسە لەسەر ڕووداوەکە دەکەن نەک ئێمە سپاسی دەکەین بۆ تێبینیە بەڵام محەممەد لە سلێمانی فەرموو کاک محەممەد زۆر سپاس کاک محەممەد بەڕاستی من ئیدانێ و ئینەی ڕۆژنامەی چەساکەم بەڵێ چونکە یعنی ئەگەر ویلەتی کورد لەخوای ویلەتی کوردستان لەخوای نۆگەنجی موسڵمانە یعنی کابرای سەنووسەر ئەدانێت کە هەستی موسڵمانان ئەجوڵێنێت کە قسە بەخوای پەروەردگار دەوترێ قسە بە دین نەوترێ بەڵێ جاگە ئێمە لەسەر خوای پەروەردگار کە مقدسترین شتە ئەگەر ئێمە قسە دەکەین لەسەر دینەکەمان لەسەر چی قسە بکەین کاک محەممەد ئەوەی کە ئێستا قسەی لەسەر دەکرێت بۆ دەرگا واڵە دەکرێت بۆ توندوتیژی بەرامبەر بە حاڵەتێکی ئاوا کە دەبینین ئەوەی لە وێنەکانایە بۆ نمونە تەنها گوڵەکەم ئەمە دیارە پەیجێکە بۆ ناوە دەڵێت هەبوو نمونە کاک محەممەد کاک هەواڵ لە دهۆک باس لە خۆپشاندانی مەدەنی دەکات باس لە خۆپشاندانێک دەکات کە دەڵێت وە خۆیە لە شارستانی بێت بەڵام بۆ بگاتە ئەم ڕادەیە پێت وایە یاسا
نابێت ڕێکاری یاسایەکانی خۆی بگرێتە بەرامبەر بە حاڵەتی ئاوا یان هاوڵاتیان دەبێت بەم شێوەیە ئاوا توندریژی بنێنەوە لە سەر شەقامەکان بەرامبەر بڕووداوێکی ئاوا ئەخەڵ یاسا ڕێگەت پێ نادە یعنی تۆ داوای خۆپیشاندانێکی هەمنانەکەی ڕێگەت پێ نادە. بەڵێ زۆر سپاس دەکەین سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانی بەڵە چەکدار لە دهۆک سڵاو لێ بێ فەرموو. باشم برای سێوارە باش. زۆر سپاس دەکەم کاک چەکدار. برای دەستپێکی دەست بابەتی سپاس دەکەم زۆر سپاس دەکەم. کێکۆ نسبەتی بۆ کەڕی دۆیۆس بێ بابەتی مباراج. غریب کارێکە آیا ارسلان باید و اندام پارلمانی بابت نکردیه اول که یانش بری چند شکل سر انترنت چرا شده و کاک چەکدار هیوادارم شوێنەکەت بگۆڕی بە باشی گوێمان لە دەنگت نییە. الو بەڵێ ئەگەر شوێنەکەت بگۆڕی باشترە فەرموو. دوکە باشە بەڵێ باشترە. باشە ببرە. كويس ارسلوني خدي وقراني وبيغمبري كتابه بسياره يادي كشي هذا صالح كده يا كانوري المالكي بيت كرد وكرد كفال بدل برلمان كردها في اجاوي كنا باشه كردها دهي بابتای حقوق شای کاکی کیروا و استوفه و گوهار نمای سرنویتر ها تدرس کردن و خرنما چه از باطنه چه مبرر تهیه سیادر پارلمانی بده و صالحی که دایما بەڵێ سپاس بۆ کاک چەکدار لە دهۆک بەڵێ هێمن لە هەڵەبجە فەرموو کاک هێمن. کاک هێمن لە هەڵەبجە برامم کاتت باش زۆر سپاس دەکەم. ڕاستی من زۆر شانستە خەڵکیە و لێرەوە کەم ئەمڕۆ سەلماندیان کە ئەوان مسلمانن کە ئەوان بەرگری لە دینی ئیسلامەکەن زۆر بەداخەوە بۆ دەستگاکانی ئاهلی بە تایبەتی هاوڵاتی و ئاوێنە هەروەها سایتی سبەی کە لە ماوەی ئەم سێ ڕۆژە بە تەنها بابەتێکیش باسی ئەم ڕووداوەیان نەکرد. کەناڵی کەیەنێن لە پێشترا کە خۆپیشاندانیەکرا ئەگەر چوار کەس بەدایەتە سەر زادە ئەوە چوو تەفسیریە کرد لێیە بەڵام دوو ڕۆژ لەمە و پێش 10,000 کەس لە مزگەوتی سەوافا هاتبووە دەرەوە تەفسیریان ناکرد. ئەمەش دووڕووی ئەو کەناڵە دەرەخات و بەڕاستی من زۆر شاناسی بە خەڵکی ئەو لێرەوەکەم. مایە شانازی ئەمن دەستخۆشیش لە ئێوەکەم دەورێکی جوانتان بینی. سپاس دەکەم کاک هێمن ئەگە بینە سەر بابەتەکە پێت وایە ئەمەی کە ئێستا دەیبینی لە وێنەکان ئایا دەکرێت ئێمە بۆ هەر حاڵەتێک ئێمە دیارە لە تەورەکەی ئەگەر ئاگاداربی باس لە ئازادی ڕۆژنامەنووسی دەکەین ئێمە یاسایەکمان هەیە لە هەرێمی کوردستاندا نەبوونی متمانەی هاوڵاتیان بەرامبەر بە یاساکان وا دەکات کە بگاتە ئەم ڕادەی کە لە وێنەکانە دەیبینین بەتەکید وایە بەڕاستی وای لێ ئەتۆ خەڵک سیقەی بە یاسا نەماوە ئەمڕۆ سەرنووسەرەکە گرێ بەیانی خۆی بەری هاو لێپرسینەوەی لەگەڵا ناکە ئەگەر یاسا جێبەجێ بکرێ ئەوە خەڵکیش ئەو کارانە ناکە من دەستخۆشیان لێ بەڵام کاک ئازاد لە دهۆک لە زاخۆ دەڵێت ئەو گۆڤارەکە داخراوە سەرنووسەرەکەش دەستگی کرا دەڵێت ئەمە یاسانیە ئەمە جێبەجێکردنی یاسانیە خۆ برام هەمومان نەزانین ئەو گۆڤارە داخرێ سبەینە یەکێکی تر دەرەکات بە ناوێکی ترەوە ئەمە خۆ بۆ جەماعەتی پارتی ئەو نەیەتیە ناچی ئەمڕۆ گۆڤارێک دەرەکەن بەیانی دانەیەکی تر دەرەکەن گشتی شێزانێکێ لە پشتی ئەو گۆڤارەوەیە پێویست بەوە ناکە خەڵکیش فری و بدەن بڵێن گۆڤارەکەمان داخستووە بۆیە من دەستخۆشی لەو خەڵکە بەڕێسەیەکەم بەڕاستی سەلماندیان کە ئەمڕۆ چاو نەترسن. بەڵە سپاس بۆ کاک هێمن لە هەڵەبجە ڕێکەوت لە سلێمانی فەرموو کاک ڕێکەوت. ئەم کاتت باش زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکەت لێگەم زۆر سپاس کاک ڕێکەوت. کاکە بۆ ئەو کارەی هەولێر دەستخۆشییان لێگەم ئەلو بەڵێ گوێمان لێتە کاک ڕێکەوت. کاکەیان بە نیسبەت یاساوە یاسا لە ناو نە لە هەولێر نە لە سلێمانی یاسا نییە دەستخۆشییان لێگەم و داواکارم لە سلێمانیش ئەو خەڵکە هەستێ بەو خۆپیشاندانە و ئیسلام هەر ئیسلامی یەکگرتو و کۆمەڵ نییە بە نیسبەت کاک ڕێکەوت بەڵام هەندێک لە بەشداربان باس لە خۆپیشاندانی مەدەنی دەکەن بۆ نمونە کاکەڤاڵ لە دهۆک باس لەو دەکەن کە دەبێت بە شێوەیەکی شارستانی بێ ئەمە پێت وایە چارەسەرە بۆ حاڵەتێکی ئاوا بڵاوکردنەوەی بابەتێکی ئاوا بەو شێوەی کە توندوتیژی لێ بکەوێتەوە برای بەڕێزم تندوتیژی خۆ چێ ئەڵێ لە خۆپیشاندەرانەوە بووە لە
برانی ئاساش و پۆلیسەوە بۆ خوا ئەمە دیارە هەندێک شتێمە نامانێت پێش ڕووداوەکان بکەین یان پێش زانێرەکان بکەین بەڵام مەبەستم ئەوە بوو ناڕزایی دەربڕین ئەمە چەند ڕۆژێکە دیارە بەرامبەر بەم بابەتە بەدی دەکرێت لەسەر شەقامەکانی هەرێمی کوردستان بەڵام بەم شێوەی کە ئێستا ئەمە پێت وایە ئەمە چارەسەری یان وەک هەندێک دەڵێن یاسا دەبێت ڕێکاری یاسایی خۆی بگیرێتە بەر پێم وایە چارەسەرە و دەستخۆشیشان لێگەم بە نیسبەت ئەم سوکاتێژم 34 ڕۆژە کراوە بۆیە ئەم خۆپشاندانە ئەم 34 ڕۆژە دەستی پێکردووە ئەم سوکاتێ ئەم 34 ڕۆژە کراوە ئەمە سوکاتیە بە میلەتی گول بە هەمووی نەک بە تەنها دوو حزب خەڵکە ئاڵێ دەستی ئەم دوو حزبەیە نەخێر ئیسلامە ئیسلامی و حزبە نییە هی هەمومانە ئیسلام زۆر باشە زۆر سپاس دەکەین باگوێمان لە تێبینی کاک محەممەد بێ لە هەولێر فەرموو کاک محەممەد السلام علیکم عەلەیکوم السلام کاک محەممەد برام دەستخۆشی لە خەڵکی شاری هەولێر دەکەم بە دوو بەجێ لەگەڵیاندا بەڕاستیشی زۆر زۆر جا ناکرد خەکانی دیاری کرد بۆ بودجێ و بۆ پارە خۆپشانداکەن بەڵام خەڵکی شاری هەولێر لە پلای سەرکەوتنی دوی خوادا خۆپشاندانەکەن زۆر زۆر دەستخۆشییان لێکەم یعنی زۆر زۆر کاری بجایە کردو سەرمادیان کە خەڵکی شاری هەولێر ئیسلام پەروەردیان دین ئیسلامیان زۆر سپاس بۆ بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت پەیجی تەنها گوڵەکەم تێبینیەکی نردوو دەڵێت ئازادی تا ئەو کاتە ئازادیەکە مافی هاوڵاتی پێشێل نەکەیت ئەوەی چرپەوە خۆی دەڵێت مافی دەیان هزار هاوڵاتی پێشێل کرد بۆیە نەبوونی باشترە لەبوونی بەڵێ دایکی محەممەد لە سلێمانی فەرموو دایکی محەممەد زۆر سپاس دەکەم دایکی محەممەد دایکی محەممەد ئەگەر شوێنەکەت گۆڕی بە باشی گوێمان لە دەنگە نیە ئەوە بەڵێ من ئیدانەی ئەو کارەکەم دەکەم ئەو بەڕاستی چەند هەستی مسلمانان بریندار بەڕاستی ئێمە مسلمان هەڵوێستمان دەبێت ڕاستی من لەگەڵ تیژیانینەوە هیچ بەڵانێ هەڵوێستی تری لە مسلمانان دنیای دەکەمەوە داوا کارم دادیا بە شەفافانە بە لێبوردنێک تەواو نابێت ئەمە دار دەبێت لەوێ مسلمانان تووشی ئەمە دەبن لە کوردستان کوردی مسلمان لە تهدید بەمانەوە مسلمانە بەڕاستی نابێ ئەو ئازادیەوە دەیە کتابپەرستی سەرکەوێ بۆی کاتی هەموو چەند ملیۆن مسلمان بەهاژدێنێ بەڕاستی ئێمە زۆر ناڕزای هاوێداری ئەو بەبارە دابخرێت بەڵێ سپاس بۆ دایکی محەممەد لە سلێمانی بەڵێ کاک محەممەد لە سلێمانی بەڵێ کاکەم کاتتان باش زۆر سپاس کاک محەممەد من محەممەد حاجی محمود نووسەری کتێبی ئیقرا بەڵێ خۆشحاڵین کاک محەممەد فەرموو سپاسەکەم کاکەجان دەستخۆشی لە هەموو لایەکانەکەم زۆر سپاس دەکەم ڕێزم بۆ هەموو بیرروڕاکان هەیە بەڵێ بەس لە یە خاڵ لەگەڵ سووتانی کتێبانیم هەچ کتێبێ بێت هەر کتێبێ بێت سوتابێت من لەگەڵ ئەو ڕایانیم بەڵام بەنسبەت خۆپیشاندانەکەی ئەمڕۆ ئەو هەرا هوژەی کە کراوە بۆ ئەو مەسەلەیە من بەڕاستی نازانم چونکە ئەمە قەزەیەکی یاساییە ئەگەر یەکێک داوای هەبێت ئەگەر من بێم ئەمڕۆ دیفاع لە خواوەند لە دینێک بکەم بە چه حەقێک من دیفاع بکەم خواوەند دەسەڵاتی لە هەموو کەس زیاترە من ئەگەر بۆم کرێت دیفاع لە خەڵکی فەقیر بکەم خەڵکی هەژار بکەم خەڵکی مافکوراو ئەبێ دیفاعی لێ بکرێت بۆی بینە سەرزادا بۆ مافەکانی خۆمان بینە سەرزادا کاکە جان ئەو خەڵکاتە دە سەرزادا ڕێزم بۆ هەمویانێ دیفاع بۆ خوا ئەکەن خوا پێویستی بە دیفاعی کەس نییە خوا خۆی گەورەی هەیە دەسەڵاتی هەیە توانای هەیە بە کفلەکوونێک هەموو دنیا خاپورەکان ئیتر بۆ خەڵک بێتە سەرزادا بۆی بەڵێ هەندێکیان دەڵێن کاک محەممەد دەڵێن نەبوونی متمانە بە یاسا وای کردووە کە ئەم هاوڵاتیانە بێن لەسەر شەقام ناڕزایی خۆیان دەربڕن ئەمە قسەی هەندێک لە بەشداربووانە ڕای تۆ لەسەر ئەم قسە من ڕێزم بۆ کەسانە هەیە بەڵام خۆیان تاقی کردەوە کە بزانانی یاسا ڕێک بەرە ڕووی ئەمە ئەبێتەوە یان نا بەڵێ ئەوەی تا ئێستا دەسەڵاتدار و حکوومەت و هەمووی هاتوونەتە سەر خەت لەگەڵ ئەم ئیسلامیەکانان هەمووی وایە ناگۆڤاردا ئەکەن قسەی مەلاکانیان گرت ڕێزیان لێگرتن ئیتر لەمە زیاتر چی باشە بەڕێز بەڵێ ئەم هەموو کەناڵە دینیە هەیە 100 کەناڵی دینی هەیە 100 حیزبی ئیسلامی هەیە هەزارەها هەزار کتێبی قورئان و دینی هەیە ملیۆنەها مزگەوت هەیە کەس ڕێگان لێ ئەگرێ کەس ڕێگەی لەگەڵ گرتووە
کەس بە توی وت کاکە ئەمڕۆمە چۆن نوێژمەکە بەڵە سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانی کە وە خۆی ئەڵێت نووسری کتێبی ئیقرا بەڵێ شۆخان خان لە هەولێر فەرموو شۆخان خان دۆ سپاس دەکەم فەرموو من ئەلۆ گوێمان لێتە شۆخان خان گوێمان لێتە فەرموو ئەلۆ گوێمان لێتە شۆخان خان گوێ لێمان ئێستا بەڵە بەرەزان لەسەر تۆری کۆمەڵاتی فەیسبوک ڕەوا ئازا دەڵێت ئێمە هەمومان مسلمانین پێمان ناخۆش و بەڵام ئەو بابەتەش ئەوەی نەدەهێنا ئەو ئاژەوەی لێ بکەوێتەوە ئەمە قسەی ڕەوا ئازاد لەسەر تۆری کۆمەڵاتی فەیسبوک هەروەها دیارە پەڕەیەک بە ناوی ئاسوودەیی دەڵێت کامە ئازادی ئەو ئازادی بە جنێ و دەست پێ دەکات بە پیرۆزیەکانی خەڵک بە ناوی ڕۆشنبیر دەڵێت کە سێبەری حزبەکانن بۆ کاری تایبەتی خۆیان بەکاری دێنن داناکاوە دەڵێت خۆزگە کورد لە شتێکدا بیتوانە سەرکەوتوو بێ جگە لە قڕکردن بەسەر خۆیەوە خۆی دەڵێەوە دەڵێت لە خوا داواکارم هەموو تاکێکمان بگۆڕێ بمان کات بە کوردپەروەری ڕاستەقینە و ببین بە خاوەن دەوڵات هەروەها یادئاری دەڵێت ئەوەی هەندێک بە ناو ڕۆژنامەنووس ئێستا دەیکات بریتی نییە لە ئازادی ڕۆژنامەنووسی بەڵکو دەڵێت بەرەڵاییە و هیچی تر نییە بە خۆی ئەڵێت ئەمە تێبینی یاد ئاری بوو بەڵێ بەرەزان پەیوەندی ترمان لەگەڵدایە گۆهدار لە زاخۆ فەرموو کاک گۆهدار کاک گۆهدار گوێمان لێتە زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم وڵی مژی بدەست کۆمنتە خوا بنە دیارکردنێ سەر خۆپیشاندنە ئاگرۆ بەڵێ حقیقت یعنی هیچ شکێکی دارینە و ئەف خۆپیشاندانە جێ حەزۆڤیانە دژمنی گەلی کوردستانە تایبەتیشی دوێ قۆناغێدا و بژین ململانەیەک هەیت گەل هەرێمێت گەل بەغدا و بۆ چارەسەرکردنەوەی کێشەیە بکە هەی ئەوریکەش هەمان دەم دەگووە خۆپیشاندانە کێ بوویەت بن بیانەوە وێ چەندێک و بەرامبەر وتایەکێک و ناوزڕاندنێکی بۆ ئاینی ئیسلامی گەلبێت ڕاستیژە کەسێت بێ خۆپیشاندن ڕابین ئەکید جەز بین دەستێدەرەکی زۆر پێدەر ناودا تایبەتیژی ئیسلاما سیاسیژێکی دەورێکی کاریگەرێ هەیە دیارەژی کوش ڕاکردنەوەن ئاڵێت پێدناو خۆپیشاندانە لە ئاڵین سعودیە و درشمێن ئاینی تندرا و بەڵێ کاک گۆهدار بگورە لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە بگورە هیچ خۆپیشاندانە خەلکی نەتنەی خۆپیشاندانە هەندێک لایەنێک سیاسیین دیارگیریە بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ کاک گۆهدار لە زاخۆ دوا پەیوەندیمان کاک ئەمین لە حاجیاوە فەرموو کاک ئەمین ئێوارە باش زۆر سپاس کاک ئەمین باش قوزان جان زۆر سپاس دەکەم بەرنامەکە دەکەم سپاس دەکەم کاک ئەمین گیان فەرموو خۆشێکی خەڵکی خۆشەری شاری هەڵگەر بەڵێ بەڵێ کاک ئەمین دەرماندیان کە ئەوان دەستی خۆیان لە هەموو شوێنێک دیارە بەڵێ زۆر سپاس بۆ ئێستا کۆمەڵە کەسان بە ناوی ڕۆشنبیر پەیدا دەبن لەم لەولانە بیر لەوە ناکەنە قستی هەزارەها مسڵمان لەم لەولولان دەجوڵێنن بە نەشتی ناجوان و ناشیرنەوە بەڵێ سپاس بۆ کاک ئەمین لە حاجیاوە کە دوا پەیوەندیمان بوو بەڵێ بەرەزان سپێنی هاوکارمەکانیێلی لەگەڵتان دەبێت بۆ تەوەری کتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک هەر شاد و بەختەوەربن